سلااو بینێرانی کوردستان 24 لە شوێنەکەن جوانترین سلااوتانە ڕاستە دەکەم من هونەر ئەحمەد لە خوورماتۆ لەگەڵتاندام دیبێتێکی تایبەت لەسەر دۆخی خوورماتوو پێشکەش دەکەین. لەم دیبێتەدا دەمانەوێت قسە لەسەر ڕەوشی خوورماتوو بکەین لە نێوان هەڕەشەکانی داعش و حەشدی شعبیدا. دوو مانگ تێپەڕ دەبێت بەسەر ئەو ڕێککەوتنی بەسەر دوایین ڕێککەوتنی نێوان کورد و حەشدی شعبیدا، بەڵام بە پێی وتەی بەرپرسانی ئەم شارە هێشتا لە 120 ئەو ڕێککەوتنە جێبەجێ نەکراوە. بەپی ئاماری دەستگا ئەمنیەکانی خوورماتوو لە ماوەی 5 ڕۆژدا نزیکەی 10 کەس بوونەتە قوربانی، لە ماوەی یەک هەفتەی گشتدا نزیکەی 40 ماڵ لە گەڕەکی سەربازیەوە بۆ شوێنە جاجاکانی دیکە ئاوارە بوون بەهۆی ئەو هەڕەشانی کە لە ڕێگەی موبایلەوە ئاراستیان کراوە. ئایا پێویستە چی بکرێت بۆ یەکلاکردنەوەی دۆخی خوورماتوو بۆ چی خاڵەکانی نێوان ئەو ڕێککەوتنی نێوان کورد و حەشدی شعبی تا ئێستا بە تەواوەتی جێبەجێ نەکراوە؟ لە ئەگەری بڕیاردان لەسەر کەرکووک دۆخی ئەم ناوچەیە چارەنووسی چی دەبێت؟ بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرانە هەرێک لە بەڕێزمە لە کەریم بەرپرسی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خوورماتوو و بەڕێز ئەحمەد شێخلەنگەری بەرپرسی ناوچەی پارتی دیموکراتی کوردستان و بەڕێز دکتۆر فاخر عەباس پێشنێژ و تارخوێنی مزگەوتی کۆماریمان لەگەڵایە لەگەڵ کۆمەڵێک گەنجی ئەو شارە کە هاتوون دەیانەوێت قسە لەسەر دۆخی شارەکان بکەن. سەرەتا بەخێرهاتنی هەموو لایەکتانەکەم و لە بەڕێز مەلا کەریمەوە دەست پێکەم مامۆستا قسەم لەسەرەوە بۆ بکەی. ئێستا پێش چەند ڕۆژێک قسە لەسەرەوە کرا بەرپرسێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خوورماتوو باسی لەوە کە ئەو ڕێککەوتنی نێوان کورد و حەشدی شعبی هێشتا لە 120 جێبەجێ نەکراوە. هۆکار یاخود ئەو بەربەستانەی لە پێش جێبەجێ نەکردنی ڕێککەوتنی نێوان کورد و حەشدی شعبیدا هەند چین؟ بەڵێ دیارە ئەو ڕێککەوتنەی کە ئەمە دوان ڕێککەوتن نییە و ئەمە بڵین یەکەم ڕێککەوتن نییە کە لە نێوان ئێمە و حەشدی شعبی لەم شارە مۆر کرا، بەڵام دوا ڕێککەوتن لە 27 مانگی چواری ڕابردوو ئیمزاکرا لە نێوان ئێمە و ئەواندا. من پێم وایە جێبەجێ نەکردن یا جێبەجێکردنی بەشێکی کەم لە خاڵەکان بۆ ئەوە گەڕێتەوە ئەوان ئەوەیە کە بەڕاستی لەم فترە زەمەنیا مەشغوڵنتە شەڕی فەلوجە و ئەو دۆخە ئاڵۆزەی کە لە شاری بەغا هاتە ئاراوە دوا بە دوای ئەوانە. ئەوە هەندێک لە هۆکارەکانە و هۆکاری ترشەوەیە لەم شارە بەڕاستی لایەنی بەرامبەری ئێمە فرەمەرجەن و کەسی وایە نییە کە خاوەنی سەلاحێت بێت لەگەڵ ئێمادانشی ئەوانەی کە بێن لەگەڵ ئێمادانشن بۆ جێبەجێکردنی خاڵەکان. بەڵام بۆ وتێت شیعە مەرجعی یەک مەرجعە و هەموو ئەو بڕیارانەی کە وەرەگیرێت بۆ نمونە پێکێنانی حەشدی شعبی بە بڕیارێکی فتوای مەرجعی باڵای شیعەکان بوو. بۆچی مەرجعی باڵای شیعەکان لە دۆخی خوورماتووە هیچ قسەیەک ناکەن، ناتوانێت قسەی شەکلاکەرەوەی هەبێت؟ ئێمە بە عەمەلی بینین یەک مەرجعیان نییە لێرە و پەرت و بڵاون و جگە لەو هێزانەیان کە لە چوارچێوەی یا لەژێر خێمەی حەشدی شعبیە جێبووەتەوە بەدەر لەوەش کۆمەڵێک فەسایلی تریان هەیە لێرە ئەسڵەن ئیلتیزامیان بە حەشدی شعبیەوە نییە و ئەوانەش بەشێکن لەو کێشە و ئاڵۆزەی کە ئەمڕۆ لەم شارەیە هاتەتە ئاراوە. بۆیە ئەو ئاڵۆزی و ئەو پەرتی بڵاوی کە لە نێوان لایەنەکانی تورکمانیە هەیە لەم شارە و تەنانەت ئێستا تا ڕادەیەک سیراعێک لە بین مەسئولەکانی منەظەمەی بەدرا هەیە لێرە، ئەوش بۆ خۆی یەکێک لە کێشەکانی ئێمەیە کە ئەوانش بۆ خۆیان بوونەتە چەند مەجموعەیەک و هەندێکیان لێرە لەسەر ئەرزی واقع دەسڵاتیان هەیە و هەندێکیان لە ئاستی مەسئولیاتی بەرزتریشان ناتوانن بێنە ئێرەوە بڕیار لەسەر شتەکان بێن. لە دەروی گروپی چەکداری شیعەکان ئەوە کە پێ دەوترێت حەشدی شعبی گروپ هەیە لە دەروی ئەوان لە خوورماتووە کار چەندین گروپ هەیە بەڵێ لە دەرەوەی ئەوان و بەسەراحەت ئێمە پێمان وتون و ئەوان ناتوانن کۆنتترۆلی ئەو گروپانە بکەن. ئێمە یەکێک لە کێشە ئاساسیەکانمان لەم شاراوەیە. بۆچی کورد ئەو گروپانە کۆنتترۆل ناکە کە ئەو شارە بە شاری خۆی ئەزانێت؟ کورد ناتوانێت ئێستا و گروپانە خۆ ئەگەر بتەوێت ئەو گروپانە کۆنتترۆل بکەی ئەبێ بەهێز و هێزی شەڕی لەکەوێتەوە. ئێمە دوو جەولەی شەڕمان کرد بە شەڕ ئەو دۆخە چارەسەر ناکرێت. ئێمە دوو جەولەی شەڕمان کرد و خەسارەکانمان بینی بەداخەوە، بۆیە نامانەوێت پەنا ببینە بەر شەڕ و ئەمانەوێت بە پێی ئەو ئیتفاقی کە هەیە هەنگاو بە هەنگاو جێبەجێ بکەین بۆ ئەوەی دۆخی ئەم شارە هێور بکەینەوە. بەڵێ لە ڕێککەوتنەکانە کێن و نەرایەتی ئەو گروپانەیە کرد؟ ئەو گروپانە دیارە لە ڕێککەوتنی یەکەمە هادی عامری و ئەبول مەهدی المهندس لەوانە بوون کە ئیمزایان لەسەر ڕێککەوتنە کرد و لەلایەن ئێمەشەوە لە ئاستی باڵا و برادرانی مەکتەبی سیاسی ئیمزایان لەسەر کردووە. بەڵام دوا بە دوای ئەوان لێرە ئەبوو ئەیوبیانەیە و ئەبوو ڕەزایانەیە کە ئەوان لە بەغات دەوامەکەن، هەندێک جار هەفتەیەک ڕۆژێ دێنە ئێرە و هەندێک جاریش لە 2 هەفتە ڕۆژێک دێنە ئێرە، بەوە ڕناگەن بێن لەگەڵ ئێمە دانشن و وردەکاری خاڵەکان بخەینە ڕووە پێکەوە هەمومان قسە لەسەر جێبەجێ ئەسای بەهل الحەق لە دەرەوەی ئەو گروپانن کە
لە چوارچێوەی حەشدی شعبیە خود لە بەڵێ لە دەرەوەی ئەو گروپانن و زۆر خراپ تەسەڕفەکەن و دەوریان هەیە لە ئاڵۆزی ئەم شارە. بەڵێ بەڵام لە پاش کۆبوونەوە کە ئەبوو مادیل مهندس کە بەشداری کۆبوونەوەکەی کرد لێ دوانیدا لایەنی کوردی دڵنیا کردەوە باسی لەوە کرد کە ئەگەر عەسای بەهلولحەق هەر کارێکی نایاسایی بکەن ئەو بەرپرسەلی ئێوە ئەمەتان بە ئەبوو مەهدی مهندس وتووە؟ دیارە ئێمە لە یەکەم دانیشتن لەگەڵیانە لە دوایەوە لەگەڵ ئەوان دانەنیشتون چکە وەکو وتم ئەوان سەرقاڵ بوونەتە شەڕی فەلوجە و دۆخی بەغا و ئاڵۆزیەی کە لە بەغا هەبوو لە فترەی ڕابردووە ئێمە جارێتی لەگەڵیانە دانەنیشتوین بەڵام ئەو قسەیەکە و بۆ خۆی وتێتی بەڵام ئێمە لەسەر ئەرزی واقع بینین جگە لەوە دەیان گروپی دزی و جەردەیی لەم شارە لە ئەو گەڕەکەی کە ئەو لەژێر کۆنتترۆڵی ئەوانە دروست بووە ئەوەس بۆ خۆی کاریگەری تریە لەسەر خراپی دۆخی شار. بەڵێ کاک ئەحمەد ئێمەوە لای جەنابەت قسەم لەسەرەوە بۆ بکەی ئەو گروپانەی کە ئێستا هەن وەک دەوترێ هەنێکیان لە دەرەوەی حەشدی شعبی کارەکەن پێت وانێ ئێمە گرفتی گەورە بۆ کوور دەخڵقێنێ لە خورماتوو؟ ئێمە ئەگەر قسە لەسەر ئەسڵی بابەتەکە بکەین حەشدی شعبی گروپە تون ئاژۆکانی حەشدی شعبی کە ئەمڕۆ وجودیانەیە لە شاری دووس خورماتوو ئەتوانم بڵێم هەر ئەوانە ناکەوە ئەو ڕێکەوتنانە چەندین ڕێکەوتن و چەندین دانیشتن لەگەڵ برادران یەکێتی نیشتیمانی کوردستان و جارێ دوو جاریش لەگەڵ حزب و هێز و لایەنە سیاسی کوردستانەکان دانیشتنیان سازدا وە قسە لەسەر دۆخی ئەمنی شاری دووس خورماتوو کرا. ئێمەش و ئەوانیش هەمیشە بەجددیەوە ئەمانڕوانیە ئەو بابەتەی کە ئەمڕۆ لە نێو شاری دووس خورماتوو دۆخێک هەیە ڕەوشێک هەیە ڕەوشەکە نەخوازراوە بۆتە جێگای نیگەرانی تاک بە تاکی دانیشتوی ئەم شارە. هەردوو لامان وەکو یەک بە شێوەیەکی با بڵێن تیوری شەفەوی نەزەری خەمی ئەوەمانە بوو چۆن ئەم ڕەوشە بەرەو ئاقارێکی باشتر و ئاراستەیەکی باشتری بین تاوەکو هەموو دانیشتوو پێکاتەکانی ئەم شارە چۆن ئەڵێ هەست بە دڵنیایی و زمانی حیات ڕۆحی خۆیان حەشدی شعبی هەناوانە تا چەند مەترسیان هەیە بۆ سەر دۆخی ئەم شار؟ ئەمڕۆ دیارە ئەوان احترام لەوە ڕێز و احترام لە واژوو تەوقیع و ڕێکەوتنی خۆیان ناگرن. ئێمە هەموو بە برادرانێکی نیشتیمانی کوردستانی شەو بە ئێمە و هەموو ئەحزاب کوردستانەکانە گەیشتین تا ئەو قەناعەتە حەشدی شعبی بە هیچ شێوەیەک پابەندی ڕێکەوتنەکانی نێوان لایەنی کوردی و لایەنی خۆیان نابن و احترام لە واژووی خۆیان ناگرن. لەسەر پێشالکاری دوایین ڕێکەوتنیان ئێستا هەر ڕۆژی چوارشەمەی ڕابردوو لە کاتژمێر 9 سەر لە بەیانی بە پەیام و مەسج و لە ڕێگای مۆبایلەکانەوە هەڕەشەی کوشتن و خەتف و لە ناوبردنیان کردوێتە سەر هەموو ئەو ماڵانەی کەوا دانیشتوی گەڕێکی ئەڵێوانە حەشدی شعبی بۆچی ئینکاری ناکەن بۆچی چۆنەڵێ بەیاننامەیەک بڵاو ناکەنەوە بڵێن ئەوە ئێمە نین دەستێکی ئاژاوە گێڕێ لە ڕێگە دەستگامنەکان چونتان کردو بۆ ژمارە تەلەفۆنانە ئەو ژمارە تەلیفۆنانە هەندێکی هەر نادیارە لە چی ڕێگایەک و لە چی کەناڵێکەوە ئێمە بتوانین بەدادا چون بکەین تحقیق بکەین لە بوونی ئەو ژمارە تەلیفۆنانەی کە وەکو هەڕەشەیە کراوەتە سەر دانیشتوانی گەڕەکی حیل عسکەری. بەڵام نیەتەکە دیارە نیەتەکە ئەوەمانە پێڵێ ئاماژەکان هەموو ئەوە دەڵێن ئەوان بە هیچ شێوەیەک نایانە ژێرباری ڕێخستن پێویستە ئەمە جارێکی تر من لێرە دووبارە یەکەمەوە ئەم چارەسەرکردنی دۆخی شاری دووس خورماتوو بە ئێمەمان چارەسەر ناکرێ و پێویستە لە ئاسێکی باڵاتر بەرزتر بێنە سەرخەت و چۆنەڵێ بە دوای ئەپشن و ڕێگا چارە و بژاردەیەکی دیکە بگەڕێن. کام ڕێگا چارە ئێستا ماوەستا مەلەکەری مەڵێ ئێمە بە شەڕ چارەسەری کێشە و گرفتەکانمان نەکرد و بە ئاشتیش تو ئەڵێ حەشدی شعبی پێشێلکاری ڕێکەوتنەکانەکە ڕێگە چارەسەری دیکە چی هەیە؟ کاکوونەر هەمیشە لایەنی کوردی چی لایەنە لۆکاڵەکانی شاری دووس خورماتوو چی لایەنی ئاستی بەرزتر وەکو سەرکردایەتی هەرێمی کوردستان ویستیانە ئەم دۆخە خراپەی کەوا هەموو تاک بە تاکی ئەم شارەی تێکەوتووە بە حیوار و بە دانیشتن و بە دانوستاندن بێتە چارەسەرکردن. بەڵام تەماشاکەی ڕۆژ لە دوای ڕۆژ ئەمڕۆ لە سبەی باشترە سبەی لە دوو سبەی باشترە شاری دووس خورماتوو تەسەورەکەم چیتر تحملی ئەم دۆخە خراپە ناکە زۆر باشە دێمەلای مامۆستا دکتۆر فاخر دکتۆر قسم لەسەرەوە بۆ بکەی ئێستا نەشەڕ و نە ئاشتی ڕێگە چارەسەر نییە تۆکو مامۆسایەکی ئاینی و ماوەیەکی زۆرە لەم شارەی ئێستا ئەو باڵانسی کە لە نێوان پێکاتەکانە هەبووە تێک چووە چی ڕێگە چارەسەرێکی دیکە هەیە؟ بسم الله الرحمن الرحیم
سەرەتا دەستخۆشبی لە جەنابەت و کەناڵەکەتانەکەین و داواکاری نەخوای تەبارەک و تەعالا لەم مانگە پیرۆزەدا عیبادەت و تاعەتی خەڵکیش قبولکە و بە تایبەت ئەم شەو کەوتینە ناو دەشەوی قەدری مبارەک و ئەم دەشەوەی کۆتایی مانگی ڕەمەزانە داواکەی نەخوای گەورە ئەم دانیشتەشمان هەر بە عیبادەتێک بۆ حەسابکە لەبەرەوە من لەم یەهتەم بئەمر المسلمین فليس منهم یا لە بابی وتعاونوا على البر والتقوى هەر بە عیبادەتێ بۆمانی حەسابکە إن شاء الله تعالى دەڕاستیدا ئەو ڕێککەوتنەی کە مامۆستا مەلاکەریم باسی کرد تێبینی زۆر لەسرە لەبەر ئەوەی ئێمە ئەبینین گروپە شیعەکان لە زۆر جێگا ئەگەر بێت و کاتێ دانشن بۆ ڕێککەوتن یا بۆ هەر دۆخێکی تر وەکو بەیت شیعیەک دروستەکەن ئێمە لەم شارەیە تەنانەت هەموو لایەنەکان ها ئاگداریش نەکرانەوە کاتی ڕێککەوتنەکە کرا و زۆر بە پەلە کرا یعنی ئەو ڕێککەوتنەی وا کرا کە ئەنەهوو دوو کەس شەڕیان کردە شەڕێکی بەسیت شەڕەدارێکیان کردووە و هاتن دەستیان کردە ملێک و ئاشتەوە بوون زۆر سەریع بوو ئەمەشە لێرە خەتاکە ناگەڕێتەوە بۆ بەرپرسانی ئەم شارە ئێمە من بە تەئکیدم ئەم بەرپرسانەی شارەکەی ئێمەش چۆن ئێستا ئەو گەنجانەی کە ئاها دڵیان ئەسووتێ بۆ شارەکەی خۆیان و ئێمە ڕۆژانە و هەفتانە لەسەر مینبەر و هاوارەکەین ئەمانش خۆیچیان کەمتر نییە لەو خەڵکە دڵیان ئەستێ بۆ خەڵکی شارەکەی خۆیان خەڵکی شارەکەن چۆنە بێ دڵیان نەستێ بۆ شارەکەی خۆیان کێشەکە لەیرەیە ئێمە قیادەی سیاسی کورد لەم مەرحەلە مەسلەی شەڕی حەشدی شەعبی لە بەرنامەی ئەوان نییە و حەقی خۆشیەتی لە بەرنامەیان نێ چونکە شەڕێکی گەورەتری لە پێش ئێمە بۆ معلوماتی جەنابەت دەرگای هەموو بەرپرسەکانمان کوتا طبعاً بە هاوکاری پارتی و یەکێتیش تۆ یەکێک بوو لەو کەسانی چوویتە لای چوینە مەکتەبی سیاسی یەکێتی و هیرۆخان پێشوازی لێمان کرد چوینە لای شێخ جعفەر وەکو بەرپرسی هێزەکانی هەفتا وەکو بەرپرسی میحوەری دووز عەبدوڵڵا بۆر لەگەڵ ئەوە دانستین کاک ئاسۆ مامەند بەرپرسی مەڵبەندی کەرکووک ئاخرەکەیان تا لای سەرۆکی هەرۆم چوین لە ڕاستیە ئەگەر ئێمە اعتیمادکەینە سەر قیادەی سیاسی کورد و هێزی کوردی کێشەی زۆرە دۆخی خورمات و بەنسبەت قیادەی سیاسی کوردەوە یەکێکە لە بچووکترین دۆخەکان ئەوە کێشەی زۆرە پێشمەرگە لەم مەرحەلەیە هەدەفێکی هەیە ئەوش بەرامبەر داعش بگرێ و گردووە چی و ئێمە دەستخۆشویشمان لێ کردەوە و بەردەوامی دوعای خێران بۆکەین توانیەتی ئیسپاتی کە هەموو عالەم باسی پێشمەرگە بکە لێرەدا شەڕی حەشدی شەعبی و بەردەم حەشدی شەعبی بگرێت و ئەوەی کە ئەم گەنجانە ئێستا پڕدڵیان قسەیە لە بەرنامەی پێشمەرگیان نییە پێشمەرگە مهمەیەکی هەیە تۆ بەردەم داعش بگرە بۆیە ئێمە لێرە من داوا لە بەرپرسانی ئەم شارەکەم تێمە سەر پرسیارەکەی جەنابەت نە ڕێککەوتن سوودی هەبوو نە شەڕ سوودی هەبوو یەکێتی نیشتیمانی کوردستان لەبەرەوە هێزی یەکەمە لەم شارە و دووەم جار پارتی پێویستە خۆیان ئیشتیهادیە بکەن لەم شارە یعنی اعتیماد نەکەنە سەر قیادەی سەرەوەی خۆیان بۆ نمونە تۆ ئێستا نمونەیەکت بۆ هێنمەوە لەسیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ معاذی کوڕی جەبەلی نارد بۆ یەمەن بۆ ئەوەی حکمی ئەو خەڵکە بکات حەڵاڵ و حرامیان فێرکا و وتی معاذ بەچی حکمەکەی فەرمووی بکتاب الله تۆ ئێستا ئەگەر قورئان فەرمووی ئەگەر لە قورئانە نەبوو فەرمووی بسنة رسول الله بسنة پیغمبر صلى الله عليه وسلم فرموي أجل السنة شانبو فرموي أجتهد الرأي ولا آلو يعني خو اجتهادك مقصورناك بەڵێ ئێستا ئێستا پێویستیان وتا خۆیان اجتهاد بکەن ئێمە هەر اعتیمادکەینە سەر قیادەی سیاسی کوردیا و کەسێک لە سلێمانی دێت لێرە لەگەڵ حەشدی شەعبیان ڕێک بکەوێت ئازارەی ناودڵی من و ئەم برایە لەو ئەو برایەتانێ ناودڵی ئەوان نییە بەڵێ ئەو اجتهادی کە پێویستە پارتیەکێتی بکا لەم شارە جگە لە ئاشتی و شەڕ چییە؟ وەڵا ئەو اجتهادە من تقریبا پێش سێ مانگ بەڵێ سەر باسم کرد لەگەڵ مامۆستا مەلاکەریم و کۆمەڵێ لە حزبەکان و لایەنەکان دانیشتین باس لەوە کرا ئێمە فشارێکی جەماوەری بکەین و بڕۆین لایەنە سیاسەکان ئاگادار بکەینەوە دەرگاکانیان بکوتین نەهامەتیەکانی ئەم شارە بگەێنین من ئەو پرسیارم کردوتم ئێمە دوای ئەوەی کە هیچمان بۆ نەکرا ئەبێ خۆمان شتێ بکەین زۆر باشە مامۆستاگەن ئەو شتەیشە ئەمێنێتەوە بۆ پرسیاری زۆر باشە با دەرفەت بەو گەنجانە بدەین قسەی خۆم بکەنەوە مایکە لای کێیە بەس زۆر بە کورتی باوکو تاوەکو زۆرترین کەس قسە بکات دەستخۆش بێ کاکوونەر بۆم بەرنمەیە هەم دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەم بۆ ئەوی چەند جارێکە تێنە دووس قورمات و بەرنامانە ئەنجامەدەن دیارە لە دووس قورمات و نەوتراوە با بڵێن حەشد شەعبی گێچەڵ بە خەڵک ناگرێت یان شەڕ بە خەڵک نافرۆشێت
و لە گەڕەکەکانی ئەسکەریوتینە ئەم کێشانە نەبوو هەموو وتراوە تەنانەت ئەوە نوێنەری حیزبەکان خۆیان لێرەن ئاماژە بەوە دەدەن و بوتومانیشە بەر لەوەی ئەم کێشانێش دروست بێ ئێمە ژووتمانەوەکو وڵاتیان وەکو خەڵکی دروستخورمات و هەموو باسمان لێوە کردووە. ئێستا تۆ پرسیارە پێشنیارت پرسیارم هەیە و ئەو ڕوونکردنەوانیشم هەیە. ئەو فەرماندە سەربازیەکانی پێشمەرگەن لێرە پشتیوان و پشتگیری لە خەڵکی دروستخورمات و بە تایبەتی ئەو گەڕەکانی ئەو دیوش دەکەن. ئەمەش ئەوەیە ئەمەوێ لە کاک ئەحمەد بپرسم تاوەکو ئێستاکە چەند جار چوونەتە لای سەرۆکی هەرێم کە سەرۆکی هەرێم لە دوای 2023 بۆ یەک چرکێکیش دروستخورماتووی نەدیوە. ئەمەوێ لە کاک ئەحمەد بپرسم چەند جار مەکتەب سیاسەکی خۆی لە کێشەکانی دروستخورماتوو ئاگادار کردووەتەوە. ئەمەوێ لە کاک ئەحمەد بپرسم کاتێک 3 ڕۆژ ئەوان هەموو دەنگێکیان بەرزۆ کرد کە ناوچەکەیان لەژێر هەڕەشە و لەژێر کوشتن و لەژێر برسێتیایە یەک ئەندام مەکتەب سیاسیەکی پارتی نهات سەردانی ناوچەکەیانش بکات. زۆر باشە دوو پرسیارت کرد. یەک وەزیرێکی پارتی یەک ئەندام پەرلەمانێکی پارتی نهاتوەتە ئەم شارە لە خەڵکی ئەم شارە پرسیار بک بزان چیانەوە داوای چیەکەن کێشانە بۆ دروست کێشەی خورمات و کێشەی پارتی وێکی دێدا خۆت پاش مەبەست من ئەوە قسەکەی من ئەوە لەبەرەوەی لێراکە یەکێتی تۆمەتبارەکرێ بەم وەزعی کە ئێستاکەیە بۆ لەبەری فەرماندە سەربەرزەکانی یەکێتیە لەم سنوورە یەکێتی پێ تۆمەتبارەکە و کادرەکانی یەکێتیش فەرماندە سەربەرزەکانی یەکێتیش هیچ کاتێک نە لە پرسیاری خەڵکی و نە لە بەرنامەکان نە لێ دوانەکانە خۆیانان نەدزیوەتەوە. زۆر باشە بدە ئەو برادری تەنیشتە بەڵام پێشەکی دەستخۆشی لە کانالەکەتانەکەم چکە کاناڵن بەڕاستی دەنگی خورماتۆن گەیانتە شارەکانی دیکە. بەڵێ هەروابی من دوو پرسیار لەم بەرز مەلاکەریمەکەم بەرهەمی هاوردنی حەز شەعبی و دوو ڕێککەوتن و لە شاری خورماتووە چی بوو؟ ئایا کوشتنی 35 گەنجی شاری خورماتوو بوو؟ ئەمە وەکو عەدەد بەڵام وەکو بۆ تۆڵی بەراکەین بۆ خۆ حەشدی شعبیەوان هاتن بۆ شەڕی داعش لەم ناوچانە ئەوان هاوردیان یەکێتی نیشتیمانی هاوردی شتەکەش ینی ئاشکرایە زۆر بارهەمەکەی داگەرنی لەسەر سایلۆی خورماتوو ئێستا حالیان هەموو گەرەکە کوردەکان حیا ئەسکەری کوردی زۆر باشە زۆر باشە بیدەوی برادری پشتەوەت ئەگە بە خێراتنی کەناڵەکانی بۆ دەستخورمات دیارەوە پیاشانگنەوەی دەنگی خورمات و بگێنن وەڵی ئێمە گەنج ئێمە زۆر سەیرە و حەزبەکانی مە زۆرسن زۆر جیاوازن هەنجار وایە سێریەکە حەزبات لەبەر چاوەکەفیەوە سەیری گەنجی خۆماشەی گەنج شارەکان لەبەر چاوەکەوە کات ئێمە کێشەیەک ڕووماتیەکە دشمنی ئێمە وەستاوە بەخوا نە پارتیەکە و نەیەکێتی ئەکە و نە ئیسلامیەکە ئەوەی دشمنەیەکی ئەمنوانی باوەکم شەید بوو یعنی شتەکە بوو بە حەزبایەتی نەبوو بۆەوەی لەو شەڕی حەشدی شعبی شەڕی یەکەمی حەشدی شعبی باشە باش شتەکە نەبێ حەزبایەتی کاکی من تۆ ئێستا پامێکت بۆ حیزبەکان و بۆ گەنجانی ئەم شارە چییە؟ ئەم بەڕێزان کە داشتە لێراگە هەموو وەک من دڵێستویە باوکی من کوژراوە باوکی ئەوانش کوژراوە باوکی من کوژراوە برای ئەوانش کوژراوە ئەمە هیچ لەوەی هین ناگەێنە بەس کێشەکەی ئێمەوەتانە دەنگی ئێمە نەکرێ بە حزبی زۆر نەکرێ بە حزبی حەزب نوێنەری حەزب نوێنەری داناوە ڕاستی و دروستی بگەێنە بەڵام بەداخەوە و سەرۆ کێریم کە چوە گێنن نابن نەگەشتووە بەڵگەوە نەگەشتووە زۆر باشە بیدا و برادری تەنیشتەوە زۆر باش پێشەکی بە خێراتتانەکەم دەستخۆشتان لەکەم دوو پرسیارمە پرسیارەکەم کابرای پێشمەرگە لەبارەکانی جەنگەوە تێتۆ بە ماڵی لە حیاسکەریە دەرقاپی خۆی بێتە جەنگ بووی ئایا و کابرا چی بکە باشترێکە حیاسکەری جێبی لێتم یان لەورەش بکاتە بەرەکانی جەنگ بۆ خۆی حەلێ بدۆزنەوە بەم کێشەم کێشەی یەکێتی و پارتی و ئیسلامیەکان یەکێشەی هەموو کووردە پرسیاری دوم بۆ سەرەوەی خۆمان سەرۆی خۆتانش ئایا تاکەی یعنی بێدەنگە بێت سەرۆکی هەرێم بەڕێز جێگری سەرۆکی هەرێم لایەنە کورسانەکان تاکەی لە دۆخی دۆستخورماتوە با بێدەنگەون زۆر باش ئەمای کەوازیتەوە کابنەر دەستخۆشتان لەکەم بۆ ئەنجامدانی ئەم بەرنمەیە دیارە خورماتوو بووکی حەمرینە خورماتوو ئەو شارەیە کە سنوورە لەگەڵ بە شعرەبەکەی عێراقا دوا شاری باشووری کوردستانە بۆیە ناکرێ بەڕاستی ناکرێت هەموو کێشەکانی بەتەنیا جێبێلن خورماتوو یعنی ئێمە کوردی بەوە کردووە خورماتوەنە گرنگە
بەڵێ بەتاکی تۆ ئەوە کەرکووکە بەخۆیان و پارێزگار و ئەندام پەرلەمان و حکوومەتیانەوە ئەوش ئیداری گەرمیانە بەخۆیان و حکوومەت و ئیدارەیانەوە ئێمە لەم نێوەندا گورگان خوارد کراوین ئێمە شارۆچکەیەکین لە 5 پارێزگایەک پێکەهێنین کە پارێزگاکە پارێزگای سەلاحەدینە ئێمە لەبەرەوە کێشەکانمان ڕۆژ بە ڕۆژ قوڵترە بێتەوە ڕۆژ بە ڕۆژ کێشەکان وای لێ دێ هیچ ئاسۆیەک نامێنی هیچ چارەسەرێک نامێن ئەو مایکە بگوازیتەوە سەرەتا بە خێراتنی کەما بشوارەکەم من ئێمە چەند داواکاریەکمان بەر زۆکە بۆ سەرۆکی هەرێمیش دەربارەی دووس خورماتوو کە بەڕاستی ئەم شارە غەدری لێکراوە ئەم شارە کورد ساڵی ساڵ ئەڵێ ئەم خاکە کوردستانیە وایە ئەگەر کوردستانیە کاکە فریایکەون پەیام چەند یعنی هەرچی مەلاوە پیاماقولم شارە ڕۆین بەلای سەرۆکی هەرێم وەکو سەرۆکی هەرێم چارەسەری ئەم کێشەیە بکات بەڵام بەداخەوە هیچی نەکرد سەرۆکی هەرێم یعنی تا ئێستا هیچ شتێک نەکراوە وەکو ئەوەیش ئەم ئاگاداری حەجی شعبی خۆمان هێنامان یعنی خۆمان هێنامان بۆ گیان ملەتی خۆمان بەڕاستی ئەوە تانێت خەڵکی دەربەدەرەکرێت لە حەیسکەری و حەیەتین ئەوە گەورەترین ماڵکاولیە ئەوەی سەدام حوسێن تەواوی نەکرد ئێستاشی ئەم شارە جێبەجێەکە ئەوەی سەدام حوسێن نەیکرد تەرحیلی کرد لەنەوە هەموو خەڵکی بۆ شارەکان ئێستاشی ئالەم شارات ئەوە کورد تەرحیکا لەم شارە بڕی بکات بەڕاستی ئەم شارە جێداین هیوادارین داواکان لە سەرۆکی هەرێم هەر بەرپرسێکە هەر کەسێکە فرێ ئەم شارە بکەوێت بەڕاستی ئەم شارە لە ڕوخاندایەکە زۆر باشە جێگەی قبول بەڕاستی زۆر باش پەیامەکەت گەیشت دەستەکانە خۆش سپاسەکەمە گەڕێمەوە لای میوانەکان دانیش لە شوێن خۆتان دواترە گەڕێمەوە وڵاتان بەڵام ئەمانەوێت ئەو کۆمنتانەی کە هەتانە بە شێوەیەکی هێمنانە بێت چونکە ئەمانەیە گفتوگویەکی هێمن لەسەر دۆخی ئەم شارە ئەنجام دەین کاک مەلاکەریمە گەڕێمەوە لای جەنابەت قسە لەسەرەوە کرێت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو کورد جارێکیان لە پاش ڕێکەوتنەکە بەو شێوەی کە لەسەری ڕێکەوتبوون ئاڵای کوردستان لەسەر سایلۆ داگیرەوە جارێکی تر حەشدی شعبی بە سوکایەتی کردن ئاڵای کوردستانی داگرت ئەمانە تا چەند لەگەڵ بەرپرسانی حەشدی شعبیدا تاوتی و قسەتان کردو لەسەری وەڵام من پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە بەداخەوە یعنی ئێمە لە فترەی ڕابردوو لە یەک هەفتەی ڕابردووە ئەو شەڕی کە بە ئێمە گێڕرا ئەو جێچەڵی کە کرا لە زەرگە و لە شوێنەکانی تر ئێمە 5 پێشمەرگەمان شەید بوو و دوێنێ پێرێش لە بەردەم بارەگای مەڵبەندا لۆریەکیان بۆ ئێمە نرد گڵابەیەکیان بۆ ئێمە نرد پێشمەرگەیە جوان کە تەلەبەی کولێژ بوو شەید بوو ئەنی بەداخەوە من لەم گەنجی ئەم شارە تێناگەم بۆ بەس شتەکان یەک لایەنی ئەبینن بۆ لایەنەکەی تری نابینن ئێمە لە فترەی یەک هەفتەی ڕابردووە 5 پێشمەرگە لەوێ لە بارەگای مەڵبەندیش پێشمەرگەی 6 پێشمەرگەمان شەید بووە یعنی بۆ گەنجی ئەم شارەی ئێمە ئەم لایەنە نابینێ لایەنەکەی ترە بینێ من ئەمە دیفاع نییە لە لایەنەکەی تر و حەشدی شعبی ئەو برادرانی کاڵێن ئێمە حەشدی شعبیمان هێناوە ئێمە حەشدی شعبیمان نهێناوە حەشدی شعبی لێرە دروست بووە کاکە ئێمە ئەبێ بزانین هەمووتان نەزانن ئەو حەشدە شعبیەی کە ئیسە لە دووس خورماتوە هەمووی خەڵکی ئەو شارەیە ڕاستە ئێمە کەم تەرخەم بووینە بەڵام قیادەی ئێمە قیادەی کە ئێستا کراوەتە هێزی هاوبەش خەڵکی و شارن نە ئەوەیانە خەڵکێکن بەڕاستی جێی تەقدیری هەمومانن بپرسە لە خەڵکی شار بزانەوە چۆن خەڵکێکن کە هاتوونە حەشدی شعبین ولا ناو شارە بڵاو بوونەتەوە احترامی خەڵکە گرن و خەڵکێکن بە ئەدەب و ئەخلاق تەعاملەکەن بەڵام ئەوانەی کە لەم شارە دروست بووە ئەو حەشدی شعبی کە لێرە ئیسە لە ناو شاری خورماتوایە ئەوە دروست نەبووە کاک ئەوە ئێمە نەمانێناوە ئەوە دروست بووە لەو شارە ئەگەر بڵێ قیادەی ئێمە کەم تەرخەم بووە لەوەی نەمانتوانێت کۆنتترۆلی ئەو دۆخە بکەین بەڵێ وایە با ئێمە لە مەسڵانەوە پرسیارەت لێ بکەم زۆر بە کورتی جواب بدەیتەوە ئێوە لە ڕێکەوتنەکەی لەسەرەوە ڕێکەوتن کە ڕێژەی پۆلیس هاوسەنگ بکرێتەوە لە خورماتوو وە بڕیار بوو ژمارەیەک پۆلیس بۆ کوردانی خورماتوو دابمەزێت ئەو بەکوێ گەیشتووە ئەوە تایسە جێبەجێ نەبووە ئێمە کاڵێن ڕێکێک بوو لە خاڵە سەرەکیەکانی پێمەکەمی بەشێک کەمی جێبەجێ بۆ ئەو خاڵێش تا جێبەجێ نەبوو ئێمە چوینەتە بەغا لەسەری دانیشتوین و اتفاق کراوە لەسەرەوەی 300 پۆلیس لەگەڵ 30 ئەفسەرا بۆ پێکهاتەی کورد دابمەزرێنێت بەڵام تایسە نەبووت نەچۆتە باری جێبەجێکردنەوە ئەو دۆخەی کە ئیمڕۆ لە عێراق ئەگوزەری ئەوە وای کردووە ئەوە دواب بکەوێت ئێمە پێ لەسەرەوە داگرین ئەگەر ئەوە جێبەجێ نەبێ ئەوە یەکێ لە خاڵە هەر ئەساسیەکانی اتفاقێکی ئێمەیە ئەگەر هاوسەنگیەک لە پۆلیسی خورماتوە دروست نەبێ ئێمە ناتوانین شار تەسلیم پۆلیس بکەین بۆ ئێمە پێ لەسەر ئەوە داگرین و خاڵی تری ئەساسیش لە ڕێکەوتنامەکە ئێمە پێ لەسەر داگرین بەڵام ئێمە چەند بکرێن نەیەڵین لەم شارە ئەو هێزە هاوبەشە چوەتە گەڕەکە کێشە لە سەرەکان بەڵێ چوەتە هەموو گەڕێک کێشە لە سەرەکان و هیچ کێشەیشیان نییە پێکەوە گەڕەکەکانیش کێشیان نیە لەگەڵێنە بۆچی و پێشێتکاریانە ڕووەدا ئەو هێزا هاوبەشە چەند کەسی دەستگیر کردە تا ئێستا ئەوەشە تا ئێستا نهاتونەتە کەماتونەتە گەڕک کوردەکان چونکە لە گەڕک کوردەکان کێشە نییە ئێمە دوو گەڕێکی سەرەکی هەیە کە لەژێر کۆنتترۆلی ئێمان نیە حی عسکەری و حەیەتینە بەداخەوە کێشەکان بە زۆری لەوەیە
و ئەو هێزە هاوبەشە چوونەتە ئەوێ بەڵام هێشتا ئەوانش دەوری ئەساسیان نبینێ لە ڕاستیە یا وەکو پێویست هێزەکان نەنێرناوەتە ئەوێ یا دەوری ئەساسیان نبینێ چکە تایسە خروقات هەیە لەو سنوورە بەڵام من ئەڵێم بەداخەوە گەر دەرفەت بۆی من قسە لەسەر ئەوەی شە بکەین ئێمە لە فترەی ڕابردووە ئەوەی کە کردومانە بۆ عەرەبی سونە لەم شاری دووس خورمات و کردومانە وەوەتانێ هەزاران ئایلەیان لێرە لە بن شاخەکەی و هەزاران ئایلیان لەناو خورماتوایە لەگەڵ ئەوەشا دێن سەیارەمان پیاتەقێنن و لەگەڵ ئەوەشا دێن ئەوبۆی ناسیفە و حیزامی بۆم ڕێژکرا وانەمانە بۆێنن با ئێمە بیرێک لەوانەیش بکەینەوە با تەنها لایەنەکە نبین لایەنەکەی تریشی ببینین ئەوانە لە هەفتەی ڕابردووە 5 کەسیان لە و 6 کەسیان لە ئێمە شەید کردووە ینی ئێمە دێمەوەات زۆر باشە کاک حەمەد قسم لەسەر بۆ بکەی و گەنجانە پرسیارەوەیان کرد هەڵوێستی سەرۆکی هەرێم و هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان لەسەر کێشە و گرفتەکانی خورماتوو چی بووە؟ وڵی ئەم گەنجانە ڕێزم هەیە دیارە خۆیان خەڵکی شارەکەن و بیاگان لە حەدەسەکان لە ڕووداوەکان ئەوڵێ ئەندامێکی مەکتەبی تۆ بەسی ئیجازە بدە ببورن قسەی خۆت تۆ قسەی خۆت ئیجازە بدە گیانی من ئیجازە بدە گیانی من ئیجازە بدە تۆ پرسیاری خۆت کرد تۆ پرسیاری خۆت کرد باویش وەڵامی خۆیانی خۆت گەیان و قسەی خۆتت کرد منیش مافیەمەیە وەڵامت بدەم زۆر باشە مامۆستا وەڵامتە دەمەوە کاکە نوێنەری کاک مەسرور بارزانی 2 ڕۆژ لەم شارەیە بوو لە گەرمەی حەدەسەکان لە گەرمەی شەڕ و پێکادان و مناوەشەتەکان بەرپرسی لقی 22 گەرمیان 3 ڕۆژ لەم شارەیە بوو بەرپرسی ئەنجومەنی سەرکردایەتی پارێزگای کەرکووک گەرمیان 3 ڕۆژ لەم شارەیە بوو بە هەموو سەرکردایەتێکەیەوە ئەو 3 ڕۆژە لە 24 مانگ تاوەکو 27 مانگ شخصی کاکسیدات بارزانی هەموو سەرسەعاتەکان لەگەڵمانە لە قسەکردن و ئاخاوتنا بوو شخصی جەنابی سەرۆک 2 جار لەگەڵ بەرپرسی لقی 22 گەرمیانە بە تەلیفۆن قسەی کردووە برای بەڕێزم تۆ باس لە هاتنەکەی هاتن کەسێک بێت یانەیە ئەمە کێشە نییە ئێمە حلولمانەوێ ئێمە چارەسەرمانەوێ ئێمە گەرەکمانە لەم میحنەتە لەم موسیبەتەی کە یەقەی تاک بە تاکی ئەم شارەی گرتووە دەرباز بین و نەجاتمان بێ زۆر بەداخەوە ئەو برایم قسەیە زۆر جوانی کرد ئێمە با واز لە حزباندنی ئەم شارە بهێنین ئەم شارە بەراورد مەکەن لەگەڵ شاری سلێمانی و شاری کەلار شاری کەلار بڵێ با بۆ خۆی تا سەر ئێستان حزبایەتی بکات بەڵام ئەم شارە پێویستی بە حزبایەتیکردن نییە پێویستی بە کورداندنە پێویستی بە هەڵوێستی نیشتیمانی و نەتەوەییە من و کاگمەلاکەریم هیچ کێشەیەکمان نییە داشە نشین زۆر بە نەرمونیانی زۆر بە هادئی و دڵ ئارامی دەردەشەی بابەتەکان نەکەین مناقەشەی بابەتەکان ئەەکەین و لێتێگەیشتنیەکی شەیە مامۆستا مەلافاهر قسەیەکی زۆر جوانی کرد ئەو لەوێتی هێزی پێشمەرگە کار و ئەجندای پێشمەرگە بەرگریکردنە لە سەنگەرەکان لەو سەنگەرەی کەوا هێزێکی تیرۆریستی زەبەلاحی نێودەوڵەتی هاتووە بەرامبەری گرتووە بەڵام کاک هونەرگیان ئەگەر تۆ ئەگەر یەک قەوسی بچووکەم دەیتێ من تەسەورەکەم ئایندەی ئەم شارە بەم وەسعە کە ئێستاکە ئێمە هەموو نیگەران چۆنەڵی ئاسۆمان ڕوون نییە بەڵام ئایندەی ئەم شارە ئایندەیەکی زۆر ڕوونە من تەسەورەکەم لە پاش شەڕی داعش ئەجندا پرۆژەی گەورە لە پێشمانە زیاتر لەسەرەوەی مامۆستا لەسەر ئەو هۆکاری ئەو شەڕاوە ئەوەی دروستەکە ئەتوانم بڵێم لە دوای بە ئەنجام گەیاندنی ئەو پرۆژەیە ئەو بژاردەیە تەسەورەکەم شاری دووس خورمات و ئەبێتە بەهێزترین کەناڵی ئاڵوێرکردنی تیجاری و بازرگانی و ئەویش بە سەراحەت و ڕاشکایی و پێتان بڵێم خۆی لە دەوڵەتی کوردی ئابینێتەوە زۆر باشە مامۆستاکەن دێمە وڵات دکتۆر فاخی قسم لەسەرەوە وەکەی لەو کۆبوونەوانەیە کە ئەکرێت ئێوە وەکو خەڵک وەکو مامۆستایانی ئاینی بەشداری و کۆبوونەوانتان پێەکرێت تاوەکو ناوەڕۆکی کۆبوونەوەکان بزانن تاوەکو ئەو گلێ و گازندانەی کە هەسانە یاخۆ داوانی کە لە کۆبوونەوەکانە باسەکرێ بیگوازنەوە بۆ خەڵک ئێمە وەکو لایەنە سیاسی کوردیەکان شتێکی زۆر باشیان کرد کە بەیەکەوە دانیشتن لە دیوارانی کۆمەڵی مامۆستای ئاینی بەرپرسی حزبەکان بەرپرسی یەکەم هەمووی هاتبوو باسیەوەیانە کرد کە فشارێکی جەماوەری بکرێ و حەقیقەتەنیش کرا هەنگاوی باششنرا کە ئێمە چوینە لای سەرۆکی هەرێم دوو داواکاری بە پەلەمان هەبوو یەکێکی ئەوە بوو لیوایەک تەشکیلکە لە خەڵکی دووز بۆ پارێزگاری شارەکەی خۆی بەکوێ گەیشتەوە هەنگاوە ئەوە من ئەمەوە پرسیارکەم یعنی لە کاگ ئەحمەد و لە مامۆستا مەلاکەریمیش ئەو مەسەلە گەیشتە کوێ دووەمیان بۆ بەهێزکردنی ئاسایشەکان سەبارەت بە تەشکیلکردنی ئەو لیوایە کۆبنەوە یەکەم کراوە لە فەرماندەیی هێزەکانی هەفتا و هەشتا تەنها یەک کۆبنەوە کراوە دوا بەدوای ئەوە ئەو دۆخەی کە هاتە پێش لەم سنوورانەی خۆمانش ئەوەی ڕاگرتووە
بەڵام ئەگەر هەیە لە چاوەڕوانەکە لە ماوەیەکی نزیک تاولیوە پێک بێن من ناتوان بڵێم لە ماوەیەکی نزیکا بەڵام بڕیاری لەسەر دراوە جێبەجێ بکرێت بەڵێ مامۆستاگەن بەردەوام بە لە قسەکی خۆت بەڵێ ئێمە چارەسەرمان هەرەوەیە یعنی ئەو گەشتبینیەی کاگە ئەحمەدە شتێکی زۆر باشە یعنی تەفاعل و بالخەیری تەجیدوه لە پاشە ڕۆژە دووز بێتە جێگایەکی ئاوها و بێتە منفەزێکی حدودی ئەوە دوورە بەڵام ئێمە ئێستا بۆ حەلی ئێستا کە ئەوەنە گەنجی خوێنگەرمانە هەیە پێویستیان بەوە تا ئیدارە بکرێن و دەرگای خۆبەخشیان بۆ بکرێتەوە تەتەوع متەتەوعین باوەڕ ناگەم کەس ڕداوای ڕاتب و معاش بکە و لەواش هام لەو قەنەعەتیشە هەر کەسێ خۆی چەکی خۆی بستێنێ بەڵام ئەبێ ئیدارە بکرێن لایەنی ئاسایشۆ یا پێشمەرگە یا شورتە بۆ ئەوەی فەوزار ڕوونەدا ئێمە ئەو داواکاریەمان هەیە ئەبێ خەڵکی شارەکە خۆی پارێزگاری لە شارەکەی خۆی بکە زۆر باش ئەوەنە گەنجە ئێستاکە نەک تەنها دووزت بۆ پارێزن بەڵکو ڕاو حەش دەنەن هەتا سلێمان بگیشەی بن زۆر قەنەعەتیشم هەیە من بەڵام پێویستیان بە ئیدارەیە بە تەنها پیان ناکرێ فەوزار ڕۆدا شەڕ ڕۆدا کوشتار ڕۆدا ئەبێ ئیدارە بکرێن ئیدارەش قواتی موسەساتیکە ئێمە وەکو وتمان موسەسەیەکی زەخممانەیە و بە قووەتمانەیە پێشمەرگەیە پێشمەرگە لە بەرنامەیە نییە شەڕی حەشت بکات و ئیشی تری هەیە ئەوە کاک عەبدوڵڵا سەراحەتەن پێمانی وتی من شەڕی حەشت من ئیشی ترم هەیەوتی ئێمە ئەمانەوە ئیدارە بکرێن ئەم گەنجێ لە بۆ ئەوەی وەکو کەسانێکی خۆبەخشانە پارێزگاری لە شارەکەی خۆ باش شەما مۆستاگەن دەسەکان خۆشە و مایکەلای کێیە بە قسەی خۆی بکە بەڵام بە کورتی زۆر بە کورتی بە بەڵێ پێشەکی بە خێراتنی کەناڵی 24ەکەم و ئەو سێ میوانە بەڕێزە بەڵێ سپاس من ئەوە ڕستەیەکی زۆرم نووسیە لەسەر ئەم شارە بەڵام هیچ ناڵێم ئایا حەلی سەرەتایی چییە بۆ ئەم خەڵکە کە کۆبوونەتەوە لەمرە من چی بڵێم نازانم لەکوێوە دەستی پێ بکەم هەر هەموو حزبەکان بەرپرسن ئەوە نییە کە حزبێک بەرپرسوێت نا هەموو لایەک بەرپرسە هەر هەموو تاکێ کورد ئەگەر یەکگردوو بێ ئێمە هیچ دوشمنێک ناتوانێت ڕوبەڕوومان بێتەوە زۆر لەگەڵ ڕێزم دەست خۆشمایکەکە ڕادەستکەیتەوە بوو پێشەکی بە خێراتنی کەناڵە بەڕێزەکەتانەکەم و بە خێراتنی میوانە بەڕێزەکانتانە من تێناگەم لە کورد تاکەی لەسەر مێز دۆڕاوە کورد دانەنشێ لەسەر مێز زۆر زۆربەی باشترە تەینا شەخص نیازی تورکمانە لە بەغایە دەنگی تورکمانی دۆزی گیانە هەموو عالم بەڵام ئێمە بە 50 ئەندام پەرلەمانی کوردەوە لە 60 ئەندام پەرلەمان لە بەغا نەتوانی دەنگی دووس خورماتوو بگەینیتە لای هەرێمی کوردستان و شوێنانە زۆر زۆر وڵای شوورەیە قەسەم مایکەکە بگوازەوە بەڵێ بە کورتی پێشەکی من بە خێراتنی کەناڵەکەتانەکەم سپاس ئێمە وەکو دانیشتوانی دووس خورماتوو یعنی نزیکەی 1000 ماڵە کورد لە گەڕێکی حیاسکەریە بووە و ڕێژە و داتای مختارەکان ئیساکە دایە لە 100 ماڵ ئایا کێ بەرپرسە لەم دۆخە کێ بەرپرسە لەم وەزعەمەیەک دوو حەشدی شەعبی کاتێ داعش ڕووی کردە ئەم ناوچەیە یەک نە شورتەمان نە جێش عێراقیمان نە حەشدی شەعبی بارەگاگانیان نەما تەنانەت نوێنەری حەشدی شەعبی ئیسە لە مەجلس بەلەدەیە کابرای تورکمان نازانم عەلی کێی پێڵن عەلی هاشم لە کۆنگرەی ڕۆژنامەوەنیە بەستیان کەناڵەکانە مەیسە چەندین پەیامنێر کەناڵەکان دانیشتنا داوای لەلایەنە کوردەکان کرد وتی ئێمە داواکارین لە کورد بەزنێ لە ناموساکانمان وەک شنگالی لێبێت ئێمە داواکەین کەرگوو بگەڕێتەوە سەر هەرێم کوردستان و دووزیش بگەڕێتەوە سەر ئەمە لە کاتی داعش ئەمە لە کاتی داعش خێرە ئیساگەوان وایەن لێبێ ئەگەر من ڕێزمێ بۆمانە یعنی ئەی بە پێ و باس حزبایەتی بکە لەم شارە ئەم شارە پێویستی وە حزبایەتی نیە پێویستی وە کوردایەتیە ئەگەر خەڵکۆ خۆی ئەگەر لایەنە سیاسیەکان ئەمەن کاکە شەش لایەنن ئەم شەش لایەنە ڕۆژانەوە یەکۆ دانشن هیچ کێشە و کەم و کوڕییان نییە باشە بۆ دیفاع لەم شارە ناکەن ئەگەر نایکەن کاکە بڕۆن بارەگاکانتان دەرکەنە زۆر باشە زۆر باشە و مایکە دواتر بگوازەوە ئێرە و برادر کاکوونەر کێشەی شاری دووس خورماتوو بە تەنها کێشەی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە لەم شارە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە هێزی یەکەمە لەم شارە بەس بەڵام لێرەدا ئێمە هێزی پێشمەرگەمانەیە من گومانم هەیە سەرۆکی هەرێمی کوردستان دەڵێ خورمات و کوردستانیە لە شەڕی یەکەم لە بەیاننامەکەی سەرۆکی هەرێمدا دەڵێ خورمات و کوردستانیە ئەگەر خورمات و کوردستانی بۆ 13 ساڵە دوای پرۆسی ئازادیکردنی عێراق نایتە خورمات و لە ناو خورماتەوە بڵێ خورمات و کوردستانیە بۆ لە هەولێرەوە دەڵێ کوردستانیە باش ئەگەر کوردستانی بۆ نایتە خورمات و بەرامبەر شیعە بڵێ خورمات و کوردستانیە شتێتر میشەیە ئەو برادرە بە کورتی و برادرانەیانەوە قسە بکەن من دەستخۆشی لە یەکەم من نامێ قسێ و بران بەڵام چارەسەر وەکو مامۆساوتی ئێمە پێویستمان بە چارەسەرە لەم شارە پێمی شوایە من چارەسەر بۆم شارە ئەوەیە یەکەم هەموو حزبەکان ئەم جارە کۆ ببنەوە لەسەر ئاستی باڵا لایەنی شیعی بێنن بەڵام نەک ئیتفاقی لەگەڵەوان
ئەو لایەنانەی کەشیعەن و لەم شارەن و بەرپرسن لە حەشدی شعبی لەم شارەیە کۆ بکرێنەوە لەگەڵ لایەنە کوردیەکانی ئەم شارەیە چارەسەرێک و بربەسێدا بنرێ بۆ ئەو پێشێلکاریانە کە بکرێت ئەوان بەرپرسیارن تعاملێک لە بین ئەم دوو لایەنەیە هەبێت. زۆر باشە. بە کورتی ئەو برادری تەنیشتەوە با قسە بکات. دەستخۆشی بەکران لەگەدان دیارە برادران قسەی زۆریان کرد دیارە منیش حەقی خۆمە ڕێی خۆمە لەمە ڕێی خۆمە بە کورتی من پرسیارم لە زۆر کەس کردووە کێشەی ئەم شارە کێشێکی سیاسیە دڵنیاتانەکەمەوە نەک بە اتفاقی بە هەزار اتفاقی دیکە و چۆن کێشەی سیاسی کێشێکی سیاسی ئەمە مادەی 100 ئەمە ئێمە پێمان وایە تورکمان لەم شارە بە حەشدی شعبی ئەمانە ئێمە ترسێنێ ئێمە من زۆر سێنم یعنی گەنجی ئەم شارە بەڕاستی زۆر شارگەڕاوم زۆر خەڵکم دیوە هیچ کەسێکم بەقەت خەڵکی ئەم شارە بە غیرەت و بە جورئەت و بەتوانە نەبینیوە بەڵام پێم سەیرە لە بەرامبەر دوو گەنجی تورکمانە زنۆقی بچێ بڵێ وڵا حەجی شعبیمان ئەمان ڕوخێنێت خوا بەڕسەد کاگونەگە بە کورتی با پەیامەکەم بگەنم دیارە ئەمان تورکمان بۆیان دەرکەوتووە لەو عملیە سیاسیەی لە دوای پرۆسی ئازادی عێراق لە 2023 هاتووە لە 2005 کاتێ دەستوری عێراق نووسراوە یەک پیتێک لەسەر لە دەستوری عێراق بۆ تورکمان نەنووسراوە بۆیە ئەوان لەوە تۆقیون کە ئەم منتقەی کوردستانی و ئێستا بێ و 10 ساڵی بێ و 100 ساڵی بێ لەوەرەی حکوومەتەکانی پێشومامینی حکوومەتی بەعز زۆر باشە ئەوێ کات بەو میوانانە بدەم هاورد هەموو هێزە کو باشە باو برادری تەنیشتە قسە بکات دواوتە بدە و برادرە زۆر بە کورتی کاتم نەماوە سەرەتا کاگونەر بە خێراتتانەگەم بە خێراتنی میوانە بەڕێزانکەم من وەکو گەنجێکی گەڕێکی حیل عسکەری هەر ئێستا لە گەڕێکی عسکەری هاتم بەڕاستی وەزعی گەڕێکی عسکەری زۆر خراپە ئەمڕۆ 4 ڕۆژە بە نامە و بە تەلێفۆن کورد تهدیدەکان عربی سونەت تهدیدەکان زۆر باشە تۆ خەڵکی ئەو گەڕەکە ئەمەوێت چەند پرسیارێکی لێ بکەم ئەو ترێ ڕۆژانە خەڵک لەو گەڕەکە کۆچەکە بەڵێ ئەوە ڕاستە بەڵێ ڕاستە بەڵێ هەر ئێستاکە پێش چاوی ئێمە عربێ سونەیان خەتف کرد کە کەیەکی پێ بوو بەڕاستی ئێمە داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە ئەکەین با هێزێک ئەو ڕووداوانە ئەگەر بۆ دژی پێکاتی عەرەبی سونەش بێت تا چەند مەترسی لەسەر ژیانیەوەش دروستەکە لەو ناوچەیە وەڵا زۆر خراپە کاک هونەرگیان بەڕاستی ساکە گەڕێکی ئاسکەری ڕاستە هێزە مشتەرەکەی لێ هێزە مشتەرەکە ڕۆژانە سوێر ئەخوا بەس هیچ سفادەیەکی نییە من داوام لەوەیە کاک هونەر بەس بێ زەحمەت داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان زووی بگێتە هەناوم بەڕاستی زۆر خراپە وەزعەوە با یەکێتی و پارتیش نەکەین با لەم شارە داوا لە هەمووەکە هەموو لەگەنجێتی و پارتی نەکەین با هەمومان زۆر ئەبێ بگەڕێمە لای میوانەکان زۆر کاتی زۆر کەمم پێدان ئەو میوانانە تۆ قسەت کرد تۆ قسەت کرد ئەو برادران هەم زۆر داوای لێبورد نەکەم ئەگەر کاتە بوو دێمە وڵاتان ئەگەر ناو میوانانە قسەیان نەکردو زۆر باش سوپاسانەکەم کاک مەراکەریم دێمە لای بەڕێزت لە کاتی کۆبوونەوەکەیە کە کرا لە ئەو ڕێکەوتنی کە کرا لە نێوان کورد و حەشدی شعبیە یەکێک لەو خاڵانێکەوە لە سەری ڕێکەوتن پێکێنانی لیژنەیەک بوو و بەدواداچوون بوو بۆ خاڵەکانی نێو ڕێککەوتنەکە ئەوەی خۆت لە سەرەتای بەرنامەکە باس لێوەکرد تا ئێستا بەهۆی سەرقاڵی لایەنەکانی حەشدی شعبی و تا ئێستا هیچ چاوپێکەوتنیەک ئەنجام نەدراوە تا چەندەمە بووەتە هۆی ئەو بارگرژانێک کە لە خورماتووە هەیە پێشەوەی وەڵامی ئەو پرسیار بدەمەوە با ئەم گەنجە بەڕێزانە هەمویان بەشێ زۆریان قسەیان کرد و قسەکانیشیان ئێمەش لەگەڵ قسەکانی ئەوان لە ڕاستیە ئەوە نەتیجەی دڵسۆزی و خراپی وەزعی و شارەی ئێمەش ئەڵێن وەزعی و شارە خراپە بە تایبەتی گەڕێکی عسکەری و حی عسکەری و حیتین لەو گەڕەکانن کە خراپن ئێمە قەت ئینکاری ئەوەمان نەکردەوە لەو مەسئولیاتەش ڕامان نەکردەوە بڵێن ئەو شوێنانە خراپە بەڵام ئەمە نەتیجەی زروفی سیاسی هاتۆتە پێش بەڕێزان ئێمە ئەوە بزانین نەتیجەی زروفی سیاسی هاتۆتە پێش کە حەشدی شعبی دروست کردووە و وای کردووە ئەو گەڕەکانە ئەوان خۆتان نەزانن با ئێمە بڵێن حەشدی تورکمانی با نەڵێن حەشدی شعبی ئێمە لەگەڵ حەشدی شعبیە مشکلەیە ئۆتۆمانیە ئەمەی کایکە بەڕاستی حەشدی تورکمانیە و ئەوان ئەو کێشانەمان بۆ دروستەکەن ئەوەی کە هاتووە ئیسە هێزێکی ترێ حەشدی شعبیە لەگەڵ پێشمەرگان و لەگەڵ خەڵکی گەڕێکی هیچ کێشەیەکیان نیە بەڵێ قسەم لەسەرەوە بکە ئەو لیژنەیە چی بوو مشتەکانم تەواو نەکرد باشە بەرحاڵ ئەو لیژنەیە ئێمە کە ئەبێ متابعی چۆنێتی جێبەجێکردنی خاڵەکان کە ئەوەش تا ڕادەیە دروست نەبووە چکە من وەکوتم ئاماژەم پێکرد ئەوان هەموو سەرقاڵ بوونەتە شوێنی تر و شەڕیترەوە بەوە ڕناگەن بێن لێرە لەگەڵ ئێمە دانشن بۆ جێبەجێکردنی ئەو خاڵانەی کە لە وەڵام بیتەوە پێتوان ئێمە جۆرێکە لە سیاستات خۆیانە دزنەوە لەو بەرپرسیارەتی کە هەیە ئەوە لە خورمات و دۆخەکە وەکوباسەوەکان ئەڵێن تا دێخراوترە بۆچی ئەو لیژنەیە کاری خۆیدا من باش شتێکتر بڵێ من پێم وانە من دوێنێ مەسئولێکی تورکمانی تەلەفۆنی بۆ من کردو ئەڵێ ڕاستە ئێوە مەڵبەند چۆڵەکەن خەڵکی تورکمان هەمووی خەریکە ڕاکە لە بەرەوەی وازانێمە مەڵبەند چۆڵەکەین و شەڕە بێت یعنی ئەوەی کە لە ناو کوردایە بەڕاستی لە ناو ئەوانیشە هەیە
و ئەوەشە کە لە حی عسکەری ڕوویداوە من معلوماتی زۆر دقیقمەوە ئەوە نە تورکمان کردوێتی و نەحەشت کردوێتی ئەزانین کێ و کوردیش کردوێتی زۆر باشە معلوماتی دقیقەکەم بە کوردی قسم لەسەرەوە بۆ بکەی پێتوانێت ئەو دۆخی کە ئێستا هاتوۆتە ئاراوە ئەو وەکو دەوترێ و شەڕی بە کورد دەفرۆشرێت دەرەنجامی ئەوەیە کە ئێستا کورد ئامادەکاریەکە بۆ ریفراندۆم و ئەو ناوچەیش کە بڕیارە ریفراندۆمی تێدا ئەنجام بدرێت ناوچەکانی مادەی 140 خورما توش ئەگرێتەوە. وایە بەڕاستیەوە شەڕ لەسەر هەوی ئەم شارە ئەوانش بۆ خۆیان ئێستا چەکدارن و شەڕ لەسەر ناسنامەی شاری خورماتۆگەن ئێمە ئاڵین شاری خورمات و شارێکی کورسانیە و ئەوانیش ئێستا هەوڵی ئەوەدەن بۆ خۆیان شتێک بپچڕن و بەرنمەیەکیانەیە و ئەجندەیەکیانەیە بۆ جێبەجێکردنی ئەجندەی خۆیان ئەوەی پێیان بکری ئەیکەن بەڵام خۆیمە وازمان لەو شارە نەیناوە و ئێمە خورمات و شارێکی کورسانیە و قوربانی گەورەمان بۆ داوە گەربێتە سەر هەنێ حیسابات دەوروبەری شار هەمووی پێشمەرگەیە لێرەوە تاگاتە زەرگە 29 کیلومتر پێشمەرگەیەوە تاگاتە سلێمان بەگیش پێشمەرگەیە ڕاستە لە ناو شارە هەنێ دۆخەکە خراپە بەڵام خراپیەکەی بەو دەرەجە نییە لە حی عسکەریش بەو دەرەجە نییە لە هەفتە و ڕۆژی ڕابردووە من پێیان ئەڵێن بەوانەی کە دانیشتن و خەڵکی حی عسکەرین کەس دایەتی لە دەرگای ماڵی لە حی عسکەری ماڵێکی کورد مەبەستم بەڵام پێکاتەکانی تر بابێن دیفاع لە خۆیان بکەن منەوە ڕۆژە لەگەڵ محافظی سەلاحەدینە قسم کرد بۆ بارەکە هەن تەنها لەسەر شانێمە بێ بە محافظی سەلاحەدینم وت ئەوە عەرەب قەت و عامەکرێ لە دووس خورمات و فەرمو دوو فەوج عسکەری بێنە لەو دوو گەڕەکە داینە بۆ باشە دڵنیایە دەنە کورد کە گەڕەکانێت جێنێڵەوە دڵنیایان پێدەن کە ئەوان ژێنە پارێز دڵنیایان پێدەم تاک بە تاک پیانم وتووە لە دەرگای ماڵێکی کوردن بە حیمایەکان خۆمە لە گەڕێکی حی عسکەری ئامادەم ئەگەر وا نەبوو با گلەی لە من بکەن لە دەرگای یەک ماڵێکی کوردیاندا ئەگەر بە خۆم و حیمایەکانم لەوێ نەبووم با گلەی بکەن ئێمە چۆن دڵنیایان پێ نادەین زۆر باشە کاک ئەحمەد قسەم لەسەرەوە بکەی تا چەند پێت وایە هەمان پرسیارە لێکەمەوەی کە بەڕێز مەلاکەریم کرد تا چەند پێت وایە ئەوەی کە حەشدی شەعبیەی کە پەلەخاژەی ئەوەیە کە ئێستا کورد چەواز لەسەر ریفراندۆمەکە بڕیارەم ناوچەیش بگرێتەوە ئێستا هەنگاوەکان زۆر بەتوندی و بە سورعەتی ئاهاوێژرێن ئەوە تەماشا بکە هەردوێنێ پێرێ بریتانیا لە پرۆسەیەکی گشتپرسی و ریفراندۆمە بڕیاری جیابوونەوەی خۆی لەگەڵ وڵاتانی ئەوروپیدا و هەروەها دوا بە دوای ئەو پرۆسەیە سەرۆگۆزیرانی ئسکوتلەندا دیسانەوە بڕیارێکیدا ئەڵێ دۆخی شارەکە بۆ بکەیت هەمووی پەیوەستە بەیەکەوە ئێمە دائیمەن باسی شتێکی بچووکەکەی نەبێ شتی گەورەشی لەگەڵ زۆر باشە پەیوەست بکەین هەر دوێنێ سەرۆگۆزیرانی ئسکوتلەندا بڕیاری داوتی ئێمەش لە پرۆسەیەکی ڕێفراندۆم و گشتپرسیدا بڕیاری جابوونەوە لە بریتانیا دەین و ئینزیمامەکەینە دووەتەوەی لە عێراقا هەیە ناوچەکە لە دابەزبوونە حەزی شەعبیش لەوە هەفتەیە پێش ئێستا جۆ بایدن ئەڵێ من لە 2005ەوە ئیدارەی ئەمریکیم ئاگادار کردەوە کە عێراق گوزەشت وەکو یەک پارچەی پێویستە بکرێتە سێ هەرێم و کورتیش بە هیچ شێوەیەک ژێردەستەی حەشد و فلان و زەید و عەمر و عەبد قبول ناکە من لێرەوە دڵنیاتانەکەمەوە ماوە تۆ لەسەر یەک شت پێرێ دیسانەوە جەنابی سەرۆکی هەرێم پەیامێکی دابووە هەموو ئەحزابە کوردستانیەکان ئەڵێ بە هەموو کێشەکان وەلاوە نێن و بێنە پێشەوە و کار و بەرنامەی ئەوە دروست بکەین و خۆمان ئامادەکەین بۆ ڕیفراندۆمی سەر دەستخۆش مامۆستاگەر ئەمانە هەمووی ئاماژەیە بۆ ئێمە کە بە ئاسۆیەکی ڕوونەوە بڕواینە دەستخۆشمامۆستا زۆر باشە پەیامەکەت گەشت بەڕێز دکتۆر فاخیر ئەگەڕێمەوە بەلای جنابەت قسەم لەسەرەوە بکەی ئێستا ناوچەکە بەسەر دابەشبوونێکدا تێپەڕ دەبێت و ئەوەی کە هەیە دەوتێت حەشدی شعبی ترسیلەوە هەیە کە لەم ناوچانەدا ڕیفراندۆم ئەنجام بدرێ و ئێوە تا چەند داواکەن وکو خەڵکیم ناوچانە بێبەش نەکرێن لەو ڕیفراندۆمی کە ئێستا لەلایەن سەرۆکی هەرێم و لایەنە سیاسیەکانی دیکەشەوە بانگەشەی هەوڵی بۆ ئەدرێت وڵی خۆی بە تاکید یعنی ئێمە هەموو ئەمەلێکمان ئەوەیە ئەگەر ئێمە بەر ئەو ڕیفراندۆمە نەکەفین و نەبینە بەشێک لە کوردستان ئەوە هەر زوو ئەبێ کوردی ئەم ناوچەیە فکری لە حاڵی خۆی بکاتەوە جێگایەکی بەدیل بۆ خۆی بدۆزێتەوە لەبەر ئەوە و من پێمیش وان نییە حەشدی شعبی یاخود شیعەت تەنها بە دووزەوە بێستێت یعنی ئێمە لای سەرۆکی هەرێم وتمان حاڵی دووزوایە وتی کاکە تهدیدی منی شەکەن وتی قەیس الخەزعەلی تهدید منی شەکە معنای چییە؟ معنای ئەوەیە ئەگەرە دووزیش بخوا بەیانی ئەڕوا کەرکووکی شوالێکە بەخوا کەرکووکی شوالێ بکات چێ بە کوردستانی شوالێکە لە ئەجندای شیعەیان نییە ڕابوەستێ لە جێگایەکە ئێمە ئەمە لە 2004ەوە ئەمە باسەکەین تۆ لە پێش ساڵونیمە پێش ئێستا دوایش ئەوەی کە پێش چەند ڕۆژێک گرتێکی ڤیددیۆی تۆم بینی قسە دەسەرەوە کرد کە لە ئامرلی چەند کەسێکیان دەرهێناوە لە بەندینخانەکان لە بەندیخانەی پۆلیس و کوژراون لەلایەن چەکدارانی حەشدی شەعبیەوە ئەوانە تا چەند مەترسی هەیە و ڕووداوانە بگوازێتەوە بۆ خورماتوو ئەوە من ئەڵێم ئەوە پەیامێکە بۆ کورد
پەیامێکە بۆ کورد یعنی ئەمڕۆ عەرەبی سوننەمان تەصفیە کرد سبەینێ سرەی ئێوەیشە ومن ئەم قسەمە 2 ساڵ بەلەیسە بە کاک مەلا حەسەن وت کە ئەندامی مجلسی محافەزەی تکریتە وتی ئەمە شەڕێکە لە بین سونە و شیعەیە 1400 ساڵە عورفێکە ئێمە عەلاقەمان پێوە نییە وتم ئاخر ئەوان تا ئەو بن سرەی ئێمەشتێ ئێمە ئەجیندایان ئەزانین چییە فکریانمان خوێنیەتەوە چییە ئەوان ناوێستن لە یەک جێگایە بۆیە هەڕەشەکە لە تەنها لە دووزیش نییە یعنی ئێستا ئەوان ئەم زەختەی کە لە خورماتوو ئەیکەن وەکو کاک ئەحمەد باسی کرد ئەگە ئەو ریفراندۆمە ڕوو بدات حتمما ئەوان بەتەمای خورماتون فبۆیە ئێمە ئەبێت زۆر ئاگداری مەسەلەکە بین ینی تەنها بە حەلێکی کاتی و پینوپەڕۆی ئەمانە چارەسەر ناکرێ ڕشتنی خوێنی خەڵکی و بەم مانگە پیرۆزە بە مانگی ڕەمەزان و یەتیمکردنی مناڵ و خەڵکی لە ماڵی خۆیان دەرچێت و بار بکات و بەرەبانگ لە ماڵەکەی خۆیان نەکا بڕوا لە گەڕێکێکی ترا خانی کرێشی دەستنەکەی خۆ من تەکیدم ئەوانەی کە ئێستا لە حی عەسکەریمانەتەوە ئیمکانەتیان نییە بێن بۆ منتیقە ئامنەکان و جمهوری کرێخانیان نی زۆر باشە مامۆستاگیان دەستەکانە خۆش گەڕێم و بەلای مامۆستا مەلاکەریم مامۆستا قسەم لەسەرەوە بۆ بکەی ئێستا ئێوە لە کۆبوونەوەکان وەکو ئەوترێت تا ڕادەیە گەیشتۆتە بنبەست هەوڵی دیکە چییە بۆ ئەوەی هیچ نەبێجارێکی دیکە حەشدی شەعبی بێتەوە سەرخەت وەکو ئەو ڕێکەوتنانی کە هەیە جێبەجێ بکات بەڵام بە کورتی جواب بێتەوە لە من ناڵێم گەشتۆتە بنبەست مناڵێم ئەوان سەرقاڵیشتی ترن کە بێنەوە کۆبنەوەی ترەکرێ بۆی هەڵبووین ئەو ڕێکەوتنامە جێبەجێ بکرێ و خاڵی ئەساسی ئێمە ئەوەیە تەرکیز لەسەرەوەکەین کە تەوازن لە پۆلیسا دروست بکرێ کە تەوازن لە پۆلیسا دروست کرا و کاتە ئێمە توانین ژمارەی کورد لە پۆلیسی ئەم شارە زۆر بێ و ئاسایشی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بەڕاستی ژمارەی ئاسایشی بۆ شاری خورمات و زیاکە بۆ ئەتوانین ئەو مەلەفە بگرینە دەست و وەزعی شار باشی دەست خۆش کاک ئەحمەد دوا پەیامی خۆت بگەینی تۆش بە کورتی دوپەیامن ئەوەیە برادەران ئامادە بووان بەڕێزان گەنجە خۆشەویستەکانی ئەم شارە ئێوە دڵنیام هەریکێکتان سەر بە لایەنێکی معەیەنی حزبین ئەم گوشارە من داواتان لێکەم گوشارێکی جددی دروست بکەن بەسەر حزب و هێز و لایەنە سیاسیەکانی خۆتان تاوەکو ئەوانش بێنە سەرخەت هاودەنگ بن لەگەڵ جەنابی سەرۆک بارزانی بەرەو پرۆسەی ڕیفراندۆم و دەوڵەتی سربەخۆی کوردستان زۆر باشە سپاس بۆ میوانەکان بەڕێز مەلاکەریم بەرپرسی مەڵوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خورمات و بەڕێز ئەحمەد شێخ لەنگەری بەرپرسی ناوچەی پارتی دیموکراتی کوردستان و بەڕێز دکتۆر فاخر عەباس پێشنەژووتار خوێنی مزگەوتی کۆماری لە خورماتووە و گەنجە بەڕێزانش کە هاتبوون ئەو شەو لە بەرنامەکە سپاستان ئەەکەم هەمووتان پەیامی خۆتان هەبوو دڵنیام ئەوانتان کە قسەتان کە ئەوانی دیکەش قسەیان هەبوو بەڵام کاتی بەرنامەکەی منەوە نەیە سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ بینەرانیش کە تا ئێستا لەگەڵماندا بوون قسەمان لەسەر ڕەوشی خورمات و لە نێوان هەڕەشەکانی داعش و حەشدی شەعبیدا کرد. دەستان خۆش.